20 ئایاری 2012 یۆبیلی زێڕینی مێژووی پێشمەرگەیەکە کە ئەمڕۆ سەرۆکی گەلەکەیەتی. سەرۆکی ئەو هەرێمە گەشتە سندووەیە کە خەباتی سەدان ساڵەی گەلی کوردستان بەرهەمی هێناوە. مەسعود بارزانی ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقە. 50 ساڵ لەمەوبەر بۆ یەکەمین جار پەیوەندی بە ڕێزەکانی شۆڕشی ئەیلولەوە کردووە و لە بناری چیای پێرسەوە خەونە دێرینەکەی لە 20 ئایاری 1962 هاتۆتە دی و بۆتە پێشمەرگە. لە بەشی سێمی کتێبەکەی خۆیدا بارزانی و بزاوی ڕزگاری خوازی کورد لەو بارەوە نووسیوێتی: خانەوادەکەمان و تەواوی ماڵ و منداڵی شێخەکانی تریش لە مێرگەسۆر جێگیر بووبوون کە ئەو کات بارەگای سوپای عراقی لێبوو. لە بەرپابوونی شۆڕشەوە و بەهۆی سەرقاڵبوونی لە بادینان دەمێکی زۆر بوو نەمانتوانی بوو باوکمان ببینین. جارێکیان باوکم لە ڕێگەی عەلی شەعبانەوە ئامۆژگاریەکانی خۆی بۆ ناردین. منیش هەر لە ڕێگەی عەلی شەعبانەوە داوام لە باب کرد ڕێگەم پێ بدات پەیوەندی بە شۆڕشەوە بکەم. بەڵام ئەو کات تەمەنم 15 ساڵان بوو. هەر بۆیە ڕێی پێنەدام و بەوە ئامۆژگاری کردم کە لەگەڵ ئیدریس بمێنمەوە. منیش گوێڕایەلی بووم. بەو حاڵە مامەوە تا جارێکیان باوکم گەیشتە دۆڵی نەهلێ. ئەو کاتە لە نامەیەکدا بە گەرمیەکی زیاتر تکام لێکرد ڕێم پێ بدات پەیوەندی بە شۆڕشەوە بکەم. ئەمجاریان لە وەڵامدا فەرمووی: باشە بەمەرجێ مامە بابۆ ڕێگەت بدات، بەر حاڵ فەرمانی کۆتایی گەیشتە لای ڕەحمەتی شێخ ئەحمەد تا مۆڵەت و فەرمان بدات. ئیدریسی برام بەیاوەری مامە بابۆ چوون بۆ خزمەتی شێخ ئەحمەد. لەو دوو ڕۆژەی ئەوان لە سەردانی جەنابی شێخ ئەحمەد بوون خەریک بوو دڵم لە سینگمدا دەتوایەوە. نیگەران بووم لەوەی جەنابی شێخ ئەحمەد ڕەتی بکاتەوە پەیوەندی بە شۆڕشەوە بکەم. عینایەتی یەزدان و دوعا و نزاکانمی هێنایە دی و هەرسێکیان کۆک بوون کە ڕێم پێ بدەن ببمە پێشمەرگە. ئیدریس نامەیەکی بۆ باب نووسی، تیایدا باسی ئەوەی بۆ کردبوو لێرە بە کۆی دەنگ مۆڵەت دراوە کە من پەیوەندی بە شۆڕشەوە بکەم. ڕێوشوێن بۆ گەیشتن و ڕۆیشتنی من دانرا. باوکم عەزیز دۆڵەمەری بۆ شوێنێکی دیاریکراو لە نێوان ڕێزان و گوندی ئالکەدا نابوو. لەوێ گەرویەک بەسەرزابەوە هەبوو. لەگەڵ مستەفا ئەحمەد کە پاسەوانێکی خۆمان بوو چوین بۆ ئەوێ. هەرکە چاوم بە عەزیز و پۆلە پێشمەرگەیەکی هاوڕێی کەوت کە هەموویانم دەناسی، خۆشی و شادیەکی مەزن دایگرتم. هەستم دەکرد تەواوی دنیا هی منە. ئامادە بووم بۆ ئەوەی بەوان بگەم لەگەڵ بادا پێشبڕکێ بکەم. تەواوی شەوی 19 لەسەر 20 ئایاری 1962 بەڕێوە بووین. بەرەبەیانی ڕۆژی دواتر بەسەر چیای پێرزدا هەڵگەڕاین تا بەلووتکەکەی گەیشتین کە سەری ئامادە لە عەسری ئەو ڕۆژەدا لە دۆڵی بێخما گەیشتینە کانیا تووزێ. لە تەواوی ڕێگاکەشدا پۆل پۆل بە پێشمەرگەکانی کوردستان دەگەیشتین کە لە دەموچاویاندا موژدە و بڕوا بەخۆبوون و متمانە دەگەشایەوە. دیمەنێکی دڵڕەفێن و پڕشەنگدەر بوو. پێشتر شتی وام نەدی بوو. سەرسامبوون و شانازیکردن بەوانەوە لە ناخمەوە جۆشی دەدا. سەرباری ئەوە کە ئەوانم دەبینی هیوا و بڕوایەکی زیاتردایان دەگرتم. لە کاتژمێر 6 عەسری ڕۆژی 20 ئایاری 1962 گەیشتمە بارەگای باوکم. بەڵام جەنابی بارزانی خۆی لەوێ نەبوو، بۆ بەسەرکردنەوەی پێشمەرگەکان بۆ بێخمە چوو بوو. کاتێکیش گەڕایەوە و چاوم پێیکەوت لە خۆشی و شادیەکدا نقوم بووم کە ئارام نەبوومەوە تا لە هەردوو چاومەوە فرمێسک دابارین. تێبینیم کرد باب بە من زۆر دڵخۆش بوو. سەرەتا لە تەندروستی شێخ ئەحمەد و مام بابۆ و تەواوی ئەندامانی خانەوادە یەک بە یەک پرسیاری کرد. منیش وەڵامم دایەوە و سڵاوی ئەوانم پێگەیاند. بەم جۆرە لە 20 ئایاری 1962 پەیوەندیم بە شۆڕشەوە کرد. ئەو ڕۆژە لە ژیانی مندا ڕۆژێکی مێژویی و پەرشنگدارە. وەک چۆن 20 ئایاری 1962 ڕۆژێکی پەرشنگدارە لە مێژووی سەرۆک و سەرکردە و پێشمەرگەیەکدا، 16 ئابی 1946 یەکێکە لە ڕۆژە مێژوویەکانی ترینەتەوەی کورد کە زیاد لە قەدەرێک و زیاد لە ڕووداوێکی هەڵگرتووە. لە یەکێک لە ڕۆژە ئازادەکانی نەتەوەی کووردا و لە یەکێک لەو ساتانەیدا
کە هێشتا ئاڵای پیرۆزی کوردستان بە ئاسمانی مەهاباددا دەشەکایەوە و لەو ڕۆژەیدا کە پارتی دیموکراتی کوردستانی تیا دامەزرێندا لەو ڕۆژەدا لەژێر سێبەری ئاڵای کوردستاندا و لە کۆماری کوردستاندا و لە مەهابادی ئازاددا مرۆڤێک هاتە ژیانەوە کە دواتر بووە ئەو سەرکردەی کورد و کوردستان کە قورسترین ئەرکی نەتەوەکەی لە ئەستۆ بگرێت دواتر بووە سەرۆکی کوردستانی ئازاد. ئەو ڕۆژە ئازادە و ئەو قۆناغە قورسەی مێژووی نەتەوەی کورد و ئەو شارە سەختەی هەمیشە کوانووی شۆڕش بووە، ئەو شانازیەی مێژوو بەو شارە و بەو کات و شوێنەیدا دواتر هەمویان لە دروستکردنی کەسایەتی ئەو مرۆڤەدا ڕەنگیاندایەوە کە لە ڕۆژی 16 ئابی 1946دا هاتە ژیانەوە، ئەو مرۆڤەی کە ناوی سەرۆک مەسعود بارزانیە. لە شاری مەهابادی کوردستانی ئێراندا کۆماری دیموکراتی کوردستان ڕاگەیەندراوە. مستەفا بارزانی و پێشمەرگەکانی بوونەتە پشتی قایمی کۆمار. ئاڵای پیرۆزی کوردستان ئازادانە دەشەکێتەوە و بۆ یەکەم جارە مرۆڤی کورد کۆمارێکی ئازادی خۆی هەیە. لەو ساڵەدا و دروست لە 16 ئابی 1946دا و لەژێر ئاڵای هەڵکراوی کوردستاندا لە شاری مەهابادی ئازاددا مەسعود مستەفا بارزانی هاتە ژیانەوە. ئەو کات و شوێنە و ئەو پیاوەی لەو ڕۆژەدا هاتە ژیانەوە دواتر و تا ئێستا و بۆ هەمیشە لە مێژووی کوردستان و نەتەوەی کووردا مێژوو مانا و پێگە و پایەکی بڵندی پێبەخشین. 16 ئاب لە مێژووی کووردا بووە ڕۆژێکی مێژووی، چونکە هەر لەو ڕۆژ و مانگ و ساڵەدا بوو کە لە سەردەستی بارزانی نەمردا پارتی دیموکراتی کوردستانیش دامەزرێنرا. ئەو پارتەی قەدەری وابوو کە زیاتر لە 6 ساڵە پێشڕەوایەتی ڕێبازی کوردایەتی و نەتەوایەتی دەکات. هەر لە یەکەم ڕۆژیەوە مێژووی ژیانی مەسعود بارزانی تند بە ژیان و مێژووی نەتەوەکەی و مێژووی سیاسی و دۆزی ڕەوای میلەتەکەیەوە گرێدراو بوو. هەر بۆیە وێزگەی دووەمی ژیانی ئەم پیاوە لە پاش خامۆشبوونی کۆماری دیموکراتی کوردستان لە مەهاباتەوە دەست پێ دەکات. ئەو کاتەی مستەفا بارزانی نەمرو نزیکەی 500 پێشمەرگەی لە ڕێگەی چوون بەرەو سۆڤێتی جاران داستانی پر سەروەری پەڕینەوە لە ڕووباری ئاراسیان تۆمار کرد. مەسعود بارزانی لەگەڵ خانەوادە بارزانەکانی تردا بەرەو عێراق گەڕانەوە و حتا ساڵی 1950 کە شۆڕشی 14 تەمموز بەرپا بوو سەرۆک بارزانی و تەواوی خانەوادەکەی دووچاری گرتن و دوورخستنەوە و ئازاردان بوونەتەوە و بۆ چەندین ناوچە و شاری عێراق دوور خراوەتەوە و نیشتەجێبوونی زۆرە ملەیان بەسەردا سەپێنراوە. لە پاش شۆڕشی ساڵی 1950 و نەمانی دەسەڵاتی پاشایەتی عێراقی و پاش 13 ساڵ دوورکەوتنەوە و ئاوارەی لە عێراق مستەفا بارزانی نەمر لە یەکێتی سۆڤێتەوە بۆ عێراق گەڕایەوە. مەسعود بارزانی پاشەوەی تەمەنی بە 12 ساڵان گەیشت بوو، بەڵام تا ئەو کات باوکی نەدی بوو. من کە باوکم ڕۆیشت بوو یەکێتی سۆڤێت تەمەنم 6 مانگ بوو و کە هاتەوەش تەمەنم بووە 12 ساڵ. بەو ماوەیە بووم دەرکەوت کە باوکم چووتە مۆسکۆ لە پێناوی کێشەی گەلی کورد لە پێناوی کوردستان و بارزانیەکان بەشداریان کرد لە کۆماری کوردستان لە مەهاباد و بەزارها شەهیدیاندا لە پێناوی کۆماری کوردستان. بێگومان زۆر ناخۆشە بۆ هەر مرۆڤێک کە بە منداڵی دووربی لە باوکی. بەڵام لێرەدا من دەمەوێەوە بڵێم بەڕاستی دایکم زۆر مهرەبان بوو و هەموو هەوڵێکی دا بوو ئەوەی بوشایی دووری باوک پڕکاتەوە بوو. لەو ساڵەدا مەسعود بارزانی بە باوکی شاد بۆتەوە و لەو کاتەوە هاوڕێ و یاوەری نزیکی بارزانی نەمر بووە. لەو قۆناغەدا مەسعود بارزانی لەگەڵ ژیان و کۆمەڵگەی سیاسی و کۆمەڵایەتی بەغدای پاش شۆڕش ئاشنا بوو. دۆستایەتی لەگەڵ سەرکردە سیاسی و کۆمەڵایەتەکانی عێراق و کوردستان زیاتر بوو. هەر لەو ساڵانەوە هۆشیاری سیاسی و بیری کوردایەتی لە ناخیدا گەڵاڵە بوو. بێگومان وەختی کە باوکم گەڕایەوە من لە بیرمە ئێمە چوون بۆ فرۆکەخانەی بەغدا بۆ پێشوازیکردنی کە لە قاهێرەوە دەهات لە مۆسکۆ هاتبوو بۆ قاهێرە. ئەو حەشامەتی ئەو خەڵکەم بینی عەرەب و کورد و هەموو خەڵکی عێراق ڕژا بوونە سەر جادەکان و تافیان لێ ئەدەوە بە خێرهاتنیان نەکرد.
من وەکو ئێستا ئەو لەحزام لە بیرە کە لە فڕوکە هاتە خۆرێ و هات بەرەو وەصف ناکرێت چەند خۆش بوو. یەک وەکو باوک کە ئینسان بگاتەوە بە باوکی خۆی، دووهەم وەکو قارەمانێک کە لەلایەن هەموو ملەتی عێراقەوە بەو گەرمیە پێشوازی لێکرا. تەواان بۆ ئێمە سەروەریەکی زۆر گەورە بوو، خۆشیش بوو با کاتە و ناماڵم کە لە 11 ئەیلولی 1961دا شۆڕشی ئەیلولی مەزن بەرپا بوو. مەسعود بارزانی کە ئەو کات لە شاری بەغدای پایتەخت دەیخوێن دەستی لە خوێندن هەڵگرتووە و بۆ ناوچەی بارزان گەڕاوەتەوە و پاش هێرش و بۆمبارانکردنی بارزان دواتر لەگەڵ تەواوی خانەوادەکەیدا لە مێرگەسۆر نیشتەجێ بوون. لە پاش بەرپابوونی شۆڕشی ئەیلول ناوچەی بارزان کەوتە بەرهێرش و پەلاماری زەمینی و ئاسمانی سوپای پاشایەتی. تەواوی خانەوادەکەیان لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندیەوە بەر شاڵاوی ڕاوەدونان کەوتون. بوون بە پێشمەرگە یەکێک لە خەونە مەزنەکانی مەسعود بارزانی بوو. هەرچەندە نزیکەی ساڵێک بوو شۆڕشی ئەیلول بەرپاکرا بوو، بەڵام تا ئێوارەی 20 ئایاری 1962 ئەو خەونە بۆ ئەو نەهاتە دی. وەک لە پێشەکیەکەدا و لە زاری سەرۆک بارزانیەوە خسمانە ڕوو، لەو ڕۆژەدا مەسعود بارزانی بۆتە یەکێک لە پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول و لە ناوچەی بێخمە پەیوەندی بە پێشمەرگەکانی لەشکری شۆڕژگێڕی کوردستانەوە کردووە. بێگومان طبعا وەختە هاتوچوو زەحمەت بوو، هەتا لە ناو خودی کوردستان هاتوچوو زەحمەت بوو. لە هەموو شوێنێ حکوومەت چاودێری هەموو خەڵکی دەکرد، حسار هەبوو لەسەر ناوچەکە. من جارێک تریش ئەڵێن حقیقەت ئەو فترەیە مام شێربابوو نەهێشت ئێمە دیسا هەست بە بوشایی دووری باوکی بۆ ئێمە هەم مام بوو هەم باوکێکی میهرەبان بوو، مامێکی میهرەبان بوو. من داوام دەکرد وتم ئیجازەم دە من ئەچم التحاقێکم ئەچم بوو لای باوکم. دەبی پرسی جەنابی شێخ ئەحمەد بکەم بە کۆگەدریسشم بوو چونکە ئەو گەورەی ئێمە بوو ئەو لە ماڵەوە داوام لەویش کرد. ئەو لەبەر خۆین حەزی ناکرد من لێی دوور بکەمەوە، زۆر هەوڵیدا قەنەعەتم پێ بکە. تا من لەوە دەترسام کە جەناب شێخ ئەحمەد موافقەت نەکرد. جارێک مامم ڕەحمەتی شێخ بابوو چوو بوو بارزان عەرزی جەنابی شێخی کرد، ئیجازەی دا. من وام بزانی هەموو دنیا بوو بە ملکی من. تر لە 25 62 من چووم التحاقم کرد، وەختە بابم لە بێخمە بوو. والله کە چووم ئەو لەشکرم بینی بەڕاستی هەیبەتێک بوو، یعنی شعورێکی وا بوو مرۆڤ دروست بوو. فعلا من سەربەخۆی کوردستانم دی لە چاوی ئەو پێشمەرگانەدا، سەروەری و مەردایەتی و شەڕەف و زۆر جەوێکی زۆر خۆش بوو. حقیقەت و من دەشم زانی کە ئەو پێشمەرگانە بۆ هەدەفێکی زۆر پیرۆز خۆیان بەخت کردووە، بۆی منیش حەزمە کرد ئەو شەڕەفم بەرکەوێت. لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ لای مەسعود بارزانی ناوی پێشمەرگە بە پیرۆسترین وشە ماوەتەوە. مەسعود بارزانی وەکو پێشمەرگەیەکی ئاسایی، وەکو شۆڕژگێڕێک ژیانی خەباتی پێشمەرگایەتی دەست پێ کردووە و وەک هەر پێشمەرگەیەکی تری ئەیلول تەواوی زەحمەتی و کۆسپ و نشێوی و سەرما و گەرمای ڕۆژانی شۆڕشی چەشتووە و پلەکانی پێشمەرگایەتی و فەرماندەیەتی بڕیوە بەبێ ئەوەی حسابی ئەوەی بۆ بکرێت کە ئەو کوڕی مستەفا بارزانی سەرکردەی بزاوی ڕزگاری خوازی کوردستان و شۆڕشی ئەیلولە. زۆر حەزمە کرد لەگەڵ ئەو پێشمەرگانە بژیم وەکو ئەوان بم، و کە التحاقشم کرد نامەیەکی مامم شێخ بابوو بردم بوو باوکم کە ئیجازەی داوە و جەنابی شێخ ئەحمەد موافقەتی کردووە. اینجا فەرمووی وتی باشە بەڵام پێشمەرگاتی و ئاسان نییە، عندي نصيحت هي لێت دەکەم، ئەگەر ئەتزانی تحملی دەکەی باشە ببین، ئەگەر نە بگەڕێنە. وتم وەڵڵا هەرچی بڵێ وایە. وتی یەکەم ئەمانە هەمووی کوڕی منم، تو لەمانە گەورەترنی مهمتریش نییە، ئەمانە هەمووی لە تو مهمترن. وەکو ئەمانە ئەژی جل و بەرگت خواردنت ئەرکت هەمووی وەکو ئەوە. مەسئولی توش حوچکە، چونکە ئەو مەسئولی حراسەتی شخصی خۆی هەرچی پێت بڵێ ئەبی بە قسەیەکی. وتم وەڵڵا وەحد بین هەموو ئەم شەرتانەم قبوڵە و جێبەجێشی دەکەم. لە نێوان ساڵانی 1962 تا 1965 کە قۆناغێکی سەختی شۆڕشی ئەیلول بوو،
لەو ساڵانەیدا کە شۆڕش لە هەوڵی خۆقایمکردن و بەرگریکردن بوو لە هەوڵی جێگیرکردنی خۆیدا بوو، لەو ساڵانەدا کە خوێناویترین هێرشی سوپای عێراق بۆ سەر بارگەکانی پێشمەرگە لەسەری ئاکرێ و چیای پێرس و بلێ و بارزان و ڕێزان و مێرگەسۆر بوو کە سوپای حکومەتی ناوەندی عێراق بۆ لەناوبردنی شۆڕشی ئەیلول و سەرکردەکەی هەموو توانایەکی خست بۆ گەڕ. مەسعود بارزانی وەکو پێشمەرگەیەکی پاسەوانی بارزانی نەمر خەباتی کردووە و وەک هەر پێشمەرگەیەکی تر فەرمان و ئەرکی پێسپێردراوە و جێبەجێی کردووە و لە شەڕە قورسەکانی سەری ئاکرێ و شەڕەکانی بەرگری ساڵانی 1963 و 1964 و 1965دا یەکێک بووە لەو پێشمەرگانەی کە لە سەنگەری پێشەوەی شەڕەکاندا بووە. ئەو ڕەوشتەی کە پێشمەرگە لە دەستپێکی شۆڕشی ئەیلول لەسەری پەروەردە کرەوە بەڕاستی شتێکی زۆر پیرۆز و بەرز بوو. یعنی ڕەوشتێکی ئەوەندە بەرز بوو خەڵی هەمووی حەسەدەت پێدا بوو. پێشمەرگە موم بوو، موم ئەسووتا بوو ئەوەی خەڵکی تر لەبەر ڕووناکی پێشمەرگە بژی. پێشمەرگە ئەمرد بوو ئەوەی خەڵکی تر بژی. ممکن نەبوو پێشمەرگە بچنە گوندێک بە زۆر نۆنێکیش لە گوندێک وەربگرن. ممکن نەبوو پێشمەرگە بچن لە دێک شتێک بکەن بەبێ ڕەزامەندی خەڵکی دێک. ممکن نەبوو پێشمەرگە شەقەزلەیەکیش لە ئەسیرێک بدە لە دیلێک وقتی کە لە شەڕێکیەوە. لەبەرەوە پێشمەرگە ئەوەندە خۆشەویست بوو لای ملەتی کورد، ئەوەندە خەڵک بەسەری پێشمەرگە سوێندگوێ خەوارد. خەڵک افتخاری ئەکرد وەختی خانەوادای مەسەن لە ناو شاری کوڕێکیان پێشمەرگە بووە یا خزمێکیان پێشمەرگە بوو. ئەوەندە هەیبەتی پێشمەرگە هەراوەش بوو سەرڕی سەرکەوتنی پێشمەرگە، چونکە چوونە ناودڵی میلەتەوە بەڕاستی. لە نێوان ساڵانی 1965 و 1967دا مەسعود بارزانی لە نێوان بارگای بارزانی نەمر و دەستگاکانی تری شۆڕشدا بە تایبەتی مەکتەبی سیاسی کراوەتە ڕێکخەری کارەکان واتە منەسق. ئەو ساڵانە بۆ شۆڕژگێڕێکی وەک مەسعود بارزانی ساڵانی بەگەڕخستنی ئەو پەڕی هەوڵ و تێکۆشان و سەلماندنی توانای خۆی بووە لە پێناوی سەرکەوتنی شۆڕش و سەرخستنی خواست و ئامانج و دروشمەکانی شۆڕش و بەدیاتنی مافەڕەوەکانی گەلی کوردستان و سەرکەوتنی دۆزی ڕەوای میلەتەکەی. مەسعود بارزانی لە ساڵی 1967دا لەگەڵ هەواڵانی دیکەیدا لە دامەزراندن و پێکێنانی دەستگای پاراستندا بەشدار بووە. ئەو دەستگایی کارکی پاراستنی ئاسایشی شۆڕشی ئەیلولی لاستۆ گرت بوو. ساڵێک دواتر واتە لە ساڵی 1968 بەرپرسیارەتی دەستگای پاراستنی پێس پێدراوە و تا ساڵی 1975 لەو پۆستەیدا ماوەتەوە. خەباتی دڵسۆزانەی مەسعود بارزانی و کۆشش و ماندووبوونی بەردەوامی ئەو لە ناو شۆڕشدا و ئامادەبوونی لە ناو پێشمەرگە و جەماوەردا وایان کرد کە لە تەموزی ساڵی 1970دا و لە کۆنگرەی هەشتەمی پارتی دیموکراتی کوردستاندا بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردرێت. ساڵی 1974یش سەرەڕای بەرپرسیارەتەکانی تریشی بە پاڵێورا و بۆ مەکتەبی سیاسی هەڵبژێردراوە. پاش نسکۆی شۆڕشی ئەیلول و لە هەفتەی یەکەمی مانگی نیسانی 1975دا مەسعود بارزانی بۆ سەر لە نوێ بەرپاکردنەوەی شۆڕژ هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ. هەر بۆیە پاش ڕاوێژکردن لەگەڵ بارزانی نەمر و کاک ئیدریسدا لە هەفتەی یەکەمی مانگی نیسانی 1975دا لە شاری نەغەدەی کوردستانی ئێراندا ئەرکی پێکێنانی یەکەمین هەڵقەی ڕێخستنی سەرکردایەتی کاتی لە ئەستۆ گرتووە. مەسعود بارزانی یەکێک بووە لەو سەرکردانەی گەلی کوردستان کە لە 29 نیسانی 1975دا لەلایەن ڕژێمی بەعسەوە مافی ئەوەی لێ سەندراوەتەوە کە جارێکی تر بۆ عێراق بگەڕێتەوە. ئەو سەرکردانەی گەلی کوردستان کە ڕژێمی بەعس لە پاش 1975ەوە مافی ئەوەی لێ سەندبوونەوە بۆ عێراق بگەڕێنەوە مەستەفا بارزانی نەمر و ئیدریس بارزانی و مەسعود بارزانی و شێخ محەممەد خالید بوون. لە هەشتی کانونی دووەمی 1979 مەسعود بارزانی لە ڤیەننا هەوڵی تیرۆرکردنی درا. لەو ساڵەدا دەستگا بەتناوەکانی مخابەڕاتی ڕژێمی لە ناوچووی بەعز بە مەبەستی تیرۆرکردنی سەرۆک مەسعود بارزانی تاوانێکی تیرۆریستیان بە ئەنجام گەیان. ئەوەش لە کاتێکدا بوو سەرۆک بەنیاز بووە لە ڤیەنناوە بەرەو پاریس بچێت.
مخابراتی ڕژێمی بەعسیش لە دەرەوە هەوڵی تیرۆرکردنی سەرۆک بارزانیاندا کاتێک لەلایەن ژمارەیەک بە کرێگیراوی مخابراتی بەعسەوە دەستڕێژیان لە سەرۆک و ژمارەیەک لە هەواڵانی کرد. هەرچەندە لە ئەنجامی ئەو هێرشە ناڕەوایەدا خۆشبەختانە گیانی هێژا بارزانی سەلامەت بوو، بەڵام دوو هەواڵەکەی دیکەی بریندار بوون کە هەواڵان ئازاد بەرواری و دکتۆر پیرۆت ئەحمەد بوون. سەرچاوە مێژوویەکان بە بەڵگەوە سەلماندویانە کە خودی بارزان تکریتی زڕبرای سەددامی دیکتاتۆر لەو دەمەدا لە نەمسا بووە و هەرخۆشی داڕێژەر و سەرپەرشتی ئەو کارە تیرۆریەی کردووە، چونکە کاتێک سەرۆک مەسعود بارزانی و هەواڵانی لە نەمساوە گەڕاونەتەوە لە فڕۆکەخانەی ئەسینە خۆیان بارزان تکریتی و 6 لە پیاوانی مخابراتی عراقیان دیوە کە جانتایەکیشیان پێ بووە و گومانی ئەوەی دێکراوە چەکەکانیان تیادا شار بێتەوە. ئەو کات ئەوانیش پاشەوەی تاوانە تیرۆریستەکەیان ناکام بووە لە ڤیەنەوە بۆ عێراق گەڕاونەتەوە. جێی بەبیرهێنانەوەیە کە ئەو کات ڕژێمی بەعس لە قۆناغێکی وادا بوو کە زۆربەی وڵاتانی جیان لە بلۆکی خۆرهەڵات و بلۆکی خۆراوە پشتیوانیان لێ دەکرد و سەرۆک مەسعود بارزانیش سەرکردەی ملەتێک بوو کە چەند ساڵێک بوو بەهۆی گەلە کۆمەکیەکی نێودەوڵەتیەوە شۆڕشە مەزنەکەی دەوردرا و نسکۆی بەسەردا سەپێنرا بوو. ئەنجامدانی ئەو کارە تیرۆریستیەش کە ئامانجە باڵەکانی گیانی سەرۆک مەسعود بارزانی بوو لە کاتێکدا بوو کە سەرۆک بارزانی و هەواڵەکانی سەرقاڵی ڕێخستنەوە و بەجێگەیاندنی ئەرکەکانی ئەو سای شۆڕشی گەلی کوردستان بوون بۆ پتر گەشانەوەی ئەو شۆڕشە تێدەکۆشان کە لە 26 ئایاری 1976ەوە بەرپا کرابووەوە. لە 4 کانونی یەکەمی 1979 کۆنگرەی نوێمی پارتی دیموکراتی کوردستان گرێدرا و لەو کۆنگرەیەدا بە تێکڕای دەنگ مەسعود بارزانی بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێدرا. پاش کۆنگرەی نۆ و پاشەوەی بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێدرا، مەسعود بارزانی لە پێناوی سەرخستنی شۆڕشی کوردستان لە ناوە و دەرەوەی کوردستاندا هەوڵێکی زۆری خستەگەڕ و سەر لە نوێ ڕیزەکانی لەشکری شۆڕشگەری کوردستانی دامەزراندەوە و بۆ زیاتر ناساندنی دۆزی ڕەوای کورد بایەخی بەکاری دیبلۆماسیدا. لەو پێناوەدا سەرۆک مەسعود بارزانی لەسەر ئاستی عەرەبی و جیهانی و ناوچەکە پەیوەندیەکانی نێوان نەتەوەی کورد و نەتەوەکانی تری ناوچەکەی پتەوتر کرد و لەگەڵ سەرۆک و ڕێبەرانی سیاسی ناوچەکە و جیهاندا و لە پێناوی دۆزی کوردە پەیوەندی دۆستایەتی نوێی دامەزراندووە. لە سیوێکی تەموزی 1983 ڕژێمی لە ناوچووی بەعسی فاشی 8,000 کەسی لە بارزانیەکان دەستگیر کرد و سەرنگومی کردن کە هەمویان پیا و گەنج بوون. لە ناو ئەو هەزاران بارزانیانەدا دەیان کەسیان لە خزمە زۆر نزیکەکانی مەسعود بارزانی بوون. لە نێوان ساڵانی 1980 و 1986دا و تا کۆتایی ساڵی 1988 مەسعود بارزانی لەسەر خاکی کوردستانی عێراقەوە و لە ناو سەسنوورەکانی عێراق و ئێران و تورکیاوە سەرپەرشتی پێشمەرگەکانی لەشکری شۆڕشگێڕی کوردستانی لە تەواوی ناوچەکانی کوردستاندا کردووە. لەو ساڵانەدا چالاکیەکانی پێشمەرگەی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک مەسعود بارزانی برەوی پێدراوە و لەو قۆناغەدا چالاکیەکانی پێشمەرگەکانی لەشکری شۆڕشگێڕی کوردستان بۆ زۆر ناوچەی دوورەدەستی شۆڕش و بۆ ناو شارەکانی دهۆک و موست و هەولێر و سلێمانی و گەرمیانیش گەیەندراون. بەرلەوەی لە 7 ئاداری 1986دا ڕێکەوتنامەی ئاشبوونەوەی گشتی لە نێوان پارتە سیاسیەکانی کوردستانی عێراق ئیمزا بکرێت و لە 2 ئایاری 1988دا بەرەی کوردستانی دامەزرێنرێت، سەرۆک مەسعود بارزانی یەکێک بووە لەو سەرکردانەی کوردستان کە هەمیشە لە پێناوی ئاشتی و برایەتیدا خەباتی کردووە و لە دژی شەڕی ناوخۆ بووە و پشتیوانێکی هەمیشەیی کاری بەرەیی و هاوپەیمانێتی نێوان هێزە کوردستانەکان بووە و هەڵوێست و وتەکانی سەرۆک بارزانیش ڕاستیە و قسانە دەسەلمێنێ. لە نێوان نۆی ئابی 1980 تا 5 ئەیلولی هەمان ساڵ تەنیا لە پێناوی سەلماندنی ڕەوایەتی دۆزی کورد و بەرگریکردن لە خاکی کوردستان و چۆڵنەکردنی کوردستان لە پاش ئەنفال و کیمیابارانکردنی هەڵەبجە و کوردستانەوە سەرۆک مەسعود بارزانی سەرکردایەتی داستانی شەڕی خواکوڕکی کرد. ئەو داستانەی کە بۆ هەموو لایەکی سەلمان پێشمەرگەی کوردستان بەرگری لە خاکی خۆی دەکات و دەتوانێت لە بەرامبەر چەکی کیمیایی و جینۆسایدی کووردا بوەستێتەوە و خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان بەڕاوەستانی شەڕی 8 ساڵەی عێراق ئێران ڕاناوەستێت.
هەر لە ناو جەرگەی شەڕی خوا کوڕکدا سەرۆک مەسعود بارزانی پێشبینی ئەوەی کرد کە بارودۆخی کوردستان و عێراق و ناوچەکە بە تەواوی دەگۆڕێت و وەرچەرخانی مەزن لەو بارەوە ڕوو دەدات. هەروەها پێشبینی کرد ڕژێمی عێراق لەسەر ئاستی ئابووری و سیاسی و سەربازیش لاواز و بێهێز دەبێت و ناتوانێت خۆی ڕابگرێت. لە نێوان ساڵانی 1980 تا 1990 سەرۆک مەسعود بارزانی بەردەوام لە پێناوی ناساندنی ئەو زوڵمەنەتەوەیی لە کورد کرا و لە پێناوی بە ئاگاهێنانەوەی ویژدانی جیهانی لە بەرامبەر مەزلومیەتی نەتەوەی کووردا لە هەوڵی دیبلۆماسی بەردەوام بوو، وەکو سەرکردەیەکی گەلێکی بەشخرا و هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو تەواوی جیهان تاوانی هەڵەبجە و کیمیابەرانکردنی کوردستان و ئەمفالکردنی پتر لە 180,000 مرۆڤی بێتاوانی کورد بزانێت و بە جینۆساید بێتە حسابکردن. لە ئاداری ساڵی 1991دا و لە کاتی ڕاپەڕینە جەماوەریەکەی گەلی کوردستانی عێراقدا سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی بەرەی کوردستانیش بوو. هەر بۆیە یەکێک بوو لەو سەرکردانەی کوردستان کە لە کاتی ڕاپەڕیندا ڕاستەوخۆ سەرکردایەتی جەماوەر و پێشمەرگەکانی بەرەی کوردستانی کرد و لە ڕزگارکردنی یەکبەیەکی شارەکانی کوردستاندا سەرۆک مەسعود بارزانی لە ناو جەماوەری ڕاپەڕیدا ئامادە بوو. وتەکانی سەرۆک لە ناو جەرگەی جەماوەری ڕاپەڕیوی شارەکانی ڕانیە و کۆیە و ڕەواندوز و شەقڵاوە و دیانە سەلمێنەری ئەو ڕاستیان. سەرۆک بارزانی ئەو کات گفتی بە جەماوەری ڕاپەڕیودا کە دەبێت لە کوردستاندا دیکتاتۆری نەمێنێ و دەبێت خەڵکی کوردستان لە ڕێگەی هەڵبژاردنەوە و دیموکراسیانە دەسەڵاتی سیاسی خۆیان بەڕێوە بەرن و دەبێت دەوڵەتی یاسا و بەدەستگاکراو لە کوردستان دابمەزرێت و بەرەی کوردستانی هیچ شێوازێکی دەسەڵات بەسەرگەری کوردستاندا ناسەپێنێت. لە 7 نیسانی 1991 لە کاتێکدا گەلی کوردستان کۆڕەوە ملیۆنیەکەی بۆ سەر سنوورەکان ئەنجامدا بوو، سوپای باز بە نیاز بوو یەک لە دوای یەک شارەکانی کوردستان داگیر بکاتەوە و ڕاپەڕین خامۆش بکات. مەسعود بارزانی ئەو سەرۆکەی کورد بوو کە سەرکردایەتی داستانی کۆڕی کرد. لەو ڕۆژەدا لە دەربەندی کۆڕێدا پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان گەورەترین هێرشی سەربازی عێراقیان تێکشکان. ئەمەش بووە هۆکارێک بۆ وەستانی شەڕ لە هەموو دایەکی کوردستان. لەشکری شۆڕشگەڕی کوردستان بە سەرکردایەتی سەرۆک مەسعود بارزانی لە داستانێکی بێوێنەدا ڕێیان نەدا سوپای هێرشهێنی باز لە دەربەندی کۆڕێ بپەڕێتەوە. سەرۆک مەسعود بارزانی ئەو سەرکردەی کوردستانە کە لە 19 حوزەیرانی ساڵی 1991 لەلایەن ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤەوە خەڵاتی ئاشتی پێدرا. ئەوەش لە بەرامبەر ئەو هەڵوێستە ئاشتی خوازانی کە هەمیشە لە بیر و باوەڕ و لە بیر و بۆچوونەکانی مەسعود بارزانیدا ڕەنگی داوەتەوە. بەخشینی ئەم خەڵاتە بە سەرۆک مەسعود بارزانی لەلایەن ئەو ڕێکخراوە جیهانی مافەکانی مرۆڤ ڕێزگرتن بوو لە هەموو ئەو هەڵوێستە ئاشتیوانەی سەرۆک مەسعود بارزانی کە لە ماوەی مێژووی خەباتی خۆیدا نواندوێتی. سەرۆک مەسعود بارزانی ئەو سەرکردەیەی کورد بوو کە لە 13 ئایاری 1993 لە کۆنگرەیەکی جیهانی تایبەت بە مافەکانی مرۆڤ کە لە واشنتۆنی پایتەختی ئەمریکا بەڕێوە چوو خەڵاتی مافی مرۆڤی پێشکەش بە خات و دانیال میتەران کرد. ئەمەش پاشەوەی ئەو کۆنگرە جیهانیە سەرۆک مەسعود بارزانیان بۆ ئەو کارە دەستنیشان کرد. ئەوەش بەهۆی سیاسەتی هێورانەی سەرۆک بارزانی و ئەو هەڵوێست و بیر و باوەڕە ئاشتی خوازانەیە کە هەمیشە مەسعود بارزانی پێدەناسرێتەوە. لەو هەڵبژانەی لە 19 ئایاری 1992دا لە کوردستانی عێراقدا بۆ هەڵبژانی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو، پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی زۆرترین دەنگەکانی بەدەستهێنا. لە 26 حوزەیرانی 1993 سەرۆک مەسعود بارزانی لە دانیشتێکی پەرلەمانی کوردستاندا ئامادە دەبێت و لەوێ زۆر ڕاشکاوانە دەرەنجامی سەفەرەکەی بۆ ئەمریکا بۆ پەرلەمانتاران و خەڵکی کوردستان باز دەکات. قسەکانی سەرۆک مەسعود بارزانی بۆ پەرلەمان هێندە ڕاشکاوانە و بێپەردە بوو کە زۆر لە چاودێران ئەو شێوازەیان بە شێوازێکی دیموکراتیانە و ڕاشکاوانە و نەشاردنەوەی ڕاستیەکان لە جەماوەر وەسف کرد. بە درێژایی ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردوو تا کەوتنی ڕژێمی سەدام حوسێن لە 9 نیسانی 2003
مەسعود بارزانی لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەیدا لە چەندین کۆنگرە و ڕێوڕەسمی نێودەوڵەتیدا بەشداری کردووە. بۆ نمونە کۆبوونەوەی واشنتۆن لە 1992، دواتر لە ساڵی 1993 کۆنگرەی سەلاحەددین، لە ساڵی 1992 کۆنگرەی لەندەن، لە 2002 کۆنگرەی شوباتی 2003 شارۆچکەی سەلاحەددین. لە 26 نیسانی 1996 سەرۆک مەسعود بارزانی بە داوەتێکی ڕەسمی سەردانی سووریای کرد. بە وتەی چاودێران ئەو سەردانەی سەرۆک بارزانی بۆ سووریا لە سەراستی دیبلۆماسی و جەماوەریش یەکێکە لە سەردانە سەرکەوتوەکانی دیبلۆماسیەتی کوردی، چونکە سەرۆک مەسعود بارزانی نەتەنیا لە سەراستی ڕەسمی پێشوازی گەرمی دێکرا، بەڵکو بە درێژایی ڕێگای کاروانی سەرۆک و شاندەیاوەرەکەی بازاران کەس لە جەماوەری کوردی سووریا لە شارەکانی قامیشلۆ و حەسەکە و ناوچەکانی تردا بۆ پێشوازیکردن و بینینی سەرۆک هاتبوونە سەر ڕێگاکان. ئەوەی جەماوەری کورد لە سووریا بۆ سەرۆک بارزانی و شاندەیاوەرەکەیان کرد بە یەکێک لە ڕووداوە دیار و گرنگەکانی ئەو ساڵە دەژمێردرێت. شیاوی باسە سەرۆک بارزانی و شاندەیاوەرەکەی ژمارەی کەسایەتی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسەتمەداری کورد و عەرەبی شامیان بەسەر کردەوە و بە تایبەت سەردانی محەممەد مەهدی ئەلجەواهیری شاعری ناوداری عراقیان کرد. ئەو سەردانەی سەرۆک بارزانی بۆ شام هێندە سەرکەوتو بوو کە لە کاتی گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستانی عراق جۆشی جەماوەر بە جۆرێک بوو کە بە هەزاران هاوڵاتی ڕژانە سەر ئەو ڕێگایی کە سەرۆک بارزانی پێدا گەڕایەوە پیرمام. شایانی باسە ئەو سەردانە جگەلەوەی سەرکەوتنێکی دیبلۆماسی کوردی بوو، کۆڵەگەی برایەتی نێوان کورد و عەرەبیشی پتەوتر کرد. سەرۆک مەسعود بارزانی ئەو سەرکردەی کوردستانە کە ئامادە نەبوو ڕێ بە هاتنی سوپای تورکیا بدات بەناو هەرێمی کوردستانی عراقدا بێتە ناو خاکی عراقەوە. دواتر بە پشتیوانی جەماوەری شۆڕشگەری کوردستان ئەو بڕیارەی خۆی بردە سەر. مەسعود بارزانی ئەو سەرکردەی کوردستان بوو کە لە 19 ئاداری 2003 لەو کاتەیدا لێدانی ڕژێمی بەعسی فاشی نزیک بووبەوە پەیامێکی بۆ خەڵکی کوردستان ڕاگەیان کە تا ڕادەیەکی زۆر بووە مای دڵنەوایی و ئارامکردنەوەی تەواوی هەرێمی کوردستان و تیایدا سەرۆک دووپاتی لەوە کردەوە کە لێدانی عراق نزیک بۆتەوە و بە مەبەستی پاراستنی خەڵکی کوردستانی عراق زۆر ڕێو شوێنی گرنگ گیراوەتە بەر. سەرۆک بارزانی ڕایگەیاند بوو لێرەدا دەمەوێت خەڵکی کوردستان ئاگادار بکەمەوە کە مەترسی لەسەر کورد نییە و کەس بیر لە ئاوارەی نەکاتەوە و کەسیش نزیکی سنوورەکانی وڵاتانی دراوسێ نەبێتەوە، چونکە حکومەتی هەرێمی کوردستان بارکی سەرشانی خۆی هەڵدەسێت. سەرۆک بارزانی لەو پەیامە گرنگەدا وتبووی دڵنیابن کوردستان چۆڵ ناکەین، مردن و ژیانمان لەسەر ئەم خاکە پیرۆزە دەبێت. سەرۆک بارزانی هەموو لایەکی دڵنیا کردەوە کەوا ئاسۆ زۆر ڕووناکە. لە پاش ئازادبوونی عراق و لە گۆڕنانی ڕژێمی بەعسی دیکتاتۆری، سەرۆک مەسعود بارزانی لە پێناوی بنیادنانی عراقێکی نوێ ئەو پەڕی هەوڵی خۆی خستەگەڕ و لەو پێناوەشدا داوای کرد هەموو کێشە و گرفتەکان لە ڕێگەی دیالۆگ و توێژی ئاشتی و لێک تێگەیشتنی هاوبەشەوە چارەسەر بکرێت. سەرۆک مەسعود بارزانی ئەو سەرکردەی کوردستان بوو کە داوای کرد لە بنیادنانەوەی عراقی نوێدا تەواوی پێکاتە نەتەوەیی و ئاینیەکانی عراق بەشدار بکرێت و هیچ هێز و لایەنێک پشتگوێ نەخرێت. لە تەواوی ڕووداوەکانی عراقدا مەسعود بارزانی ڕۆڵێکی کاریگەر و گرنگ و پێگەیەکی تایبەتی هەیە. کاتێش لە سیوێکی تەموزی 2003 مەجلیسی حکم پێکات، مەسعود بارزانی ڕۆڵێکی کاریگەری هەبوو، چ وەک ئەندام و دواتر وەک سەرۆکی مەجلیسی حکم. مەسعود بارزانی ئەو سەرۆکەی کوردستان بوو کە لە بەرامبەر هەر جۆرە پرۆژەیەکدا کە بۆ نەسەلماندنی مافەڕەوەکانی گەلی کوردستانی عراق لە بەدیێنانی فیدرالی دەخرایە ڕوو، ئەو استراتیژی یەکێتی ئارەزومەندانەی بەرز کردەوە و بەوەش هەوڵ و کۆشی ئەو لایەن و هێزە عەرەبی و غەیرە عەرەبیانەی پەک خست کە دەیانویست فیدرالیەکی ئیداری بە گەلی کوردستان ببەخشن و مافەڕەوەکانی گەلی کوردستان نەسەلمێنن کە مافی چارەنووسە و لەم قۆناغی ئێستادا خۆی لە بەدیێنانی فیدرالیەکی وا دەبینێتەوە کە لەسەر بنەمای ڕاستیە جوگرافیەکان و مافەنەتەوەیەکانی گەلی کوردستان دامەزرابێت. مەسعود بارزانی ئەو سەرۆکەی کوردستان بوو ئەو کاتەی بۆ ماوەی مانگێک سەرۆکایەتی ئەنجومەنی حکمی عراقی بەڕێوە برد لە پێناوی سەلماندن و چەسپاندنی ئاڵای کوردستان وەکو ڕاستیەکی سیاسی و مێژووی مەزنترین پرۆسەی سیاسی بەڕێوە برد و بۆ هەموو جیهانی سەلمان کە ئەو ئامادە نییە ئەو ئاڵای ڕژێمی بەعس لە کوردستاندا بەرز بکاتەوە
کە دەیان ساڵ بوو لەژێر سێبەرەکەیدا کوردستانی وێران کرد و گوندەکانی سووتاند و کیمیابارانی کوردستانی کرد و گەلی کوردستانی ئەنفال کرد و هەڵەبجەی ژەهر باران. مەسعود بارزانی ئەو سەرۆکەی کوردستان بوو کە بە هیچ جۆرێک ئامادە نەبوو لە حکومکردنی عێراقێکدا بەشداری بکات کە دەسەڵاتدارانی بەغدا دان بە کوردستانی بوونی شاری کەرکووک و ناوچە تعریبکراوەکانی تری کوردستانی عێراقدا نەنێ. بۆ هەموو جیهانی سەلمان کە کەرکووک شارێکی کوردستانیە و دەبێت بۆ باوەشی هەرێمی کوردستانی عێراق بگەڕێتەوە و جگە لەوەش بە هیچ چارەسەرێکی سیاسی یان ئیداری دیکە ڕازی نەبوو. سەرۆک بارزانی دووپاتی لەوە کردەوە کە ئەگەر لەسەر کەرکووک شەڕیش بکەنەوە ئەوە ئامادەن. ئەمەش درێژە پێدانی ئەو ڕێبازەی بارزانی نەمرە کە تا دواساتی ژیانی ئامادە نەبوو لەسەر کوردستانی بوونی کەرکووک و ناوچە تعریبکراوەکانی تری کوردستان سازش بکات. لە 12 حوزەیرانی 2005 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە مەسعود بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق هەڵبژێدرا. بەوەش بووە یەکەمین سەرۆکی هەڵبژێدراوی هەرێمی کوردستانی عێراق. دەستکەوت و یەکەتی و بەرژەوەندیەکانی هاووڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزم و بە ڕاستگۆیی و دڵسوزیەوە ئەرکەکانی سەرشانم جێبەجێ بکەم. کاتێکیش لە 25 تەمووزی 2009 لە هەرێمی کوردستانی عێراق هەڵبژاردنی گشتی ئەنجامدرا بەڕێز مەسعود بارزانی لە 175 دەنگی هاوڵاتیانی بەدەستهێنا. بەوەش بۆ جاری دووەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن گەلی کوردستانەوە بە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق هەڵبژێدرایەوە. لە ڕۆژی 20 ئابی 2009 لە بەردەم پەرلەمانی کوردستاندا وەک سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد. بە سیفەتی سەرۆکی هەرێمی کوردستان چەندین سەردانی فەرمی بۆ وڵاتانی جیان ئەنجامدا و لەگەڵ سەرۆکی وڵاتان و وەزیران و پایە بڵندانی وڵاتانی جیان کۆبوونەوە و دیداری ئەنجامداوە. بۆ نمونە لە 25 دەی 2005 لەگەڵ جۆرج بوشی سەرۆکی ئەمریکا کۆبووتەوە و لە سیوێکی دەی 2005 لەگەڵ تۆنی بلێری سەرۆک وەزیرانی بەریتانیا کۆبووتەوە. لە 14 یازدەی 2005 لەگەڵ پاپای ڤاتیکان و لە 13 یازدەی هەمان ساڵدا لەگەڵ بێرلسکۆنی سەرۆک وەزیرانی ئیتالیا و لە 13 سێ 2007 لەگەڵ شا عەبدوڵای کوڕی عەبدولعەزیزی پادشای عەرەبستانی سعودیە و لە 19 ئاداری 2007 لەگەڵ شا عەبدوڵای پادشای ئوردن کۆبووتەوە. بۆ پتەوکردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراقدا و بە دیموکراتیزەکردنی دەسەڵات و پتەوکردنی دام و دەستگا سیاسیەکانی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی گرنگ و پراکتیکی ناوە. لەوانە دامەزراندنی ئەنجومەنی سەرۆکایەتی کوردستان کە لە 22 2007 دامەزراوە. دووەم ئەنجومەنی باڵای پارتە سیاسیەکانی کوردستان کە لە زۆربەی پارتە سیاسیەکانی کوردستان پێک دێت. لە 22 شوباتی 2011 بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێوڕسمێکی تایبەت لە ڕۆمای پایتەختی ئیتالیا بە ئامادەبوونی ژمارەیەک لە سیناتۆرەکانی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی و نوێنەری سەرۆکی ئیتالیا میدادیای ئەتلانتیکی پێبەخشرا. لە چوارچەوەی مەراسیمەکەدا کە ژمارەیەک لە سیناتۆرەکان وتەیان پێشکەشکرد بە شێوەیەکی گشتی تیشکیان خستە سەر ڕۆلی سەرۆک بارزانی لە چەسپاندنی ئاشتی و دیموکراسی و پێکەوە ژیانی نەتەوە و ئاینە جیاجیەکان لە هەرێمی کوردستان و لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستیش. هەروەها ڕۆلی سەرۆک بارزانی لە بوژانەوەی هەرێمی کوردستان و پێشخستنی ڕەوشی ئاوەدانی و سەقامگیری هەرێمی کوردستان. سەرۆک بارزانی یەکەمین سەرۆکە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا کە لەلایەن ناتۆوە میدالیای ئەتلانتیکی پێدەبەخشێت. لە 11 کانونی یەکەمی 2010 کۆنگرەی سیانزەمینی پارتی دیموکراتی کوردستان بە بەشداری 1350 ئەندام لەژێر دروشمی، دادپەروەری، نوێبوونەوە و گەشەسەندن دەستی بە کارەکانی خۆی کرد. تیایدا سەرۆک بارزانی لە وتەیەکدا دووپاتی لەسەر مافی چارەنووس بۆ گەلی کوردستان کردەوە. لە ڕۆژی سێمی کۆنگرەکەشدا بەڕێز مەسعود بارزانی بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێدرایەوە. لە 18 ئاداری 2012 لە چوارچێوەی کۆنفرانسی بەجیان ناساندنی جینۆسایدکردنی کوردستان بە نوێنەرایەتی گەلی کوردستان خەڵاتی ئاشتی بەخشرایە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. ئەو خەڵاتە سمبولی ئاشتی کوردستانە و ڕەنگە سوورەکەشی بەیداغی خوێنی شەیدانە. لە ڕێوڕسمی وەرگرتنی خەڵاتەکەدا سەرۆک بارزانی دووپاتی کردەوە شەرەفێکی گەورەیە بۆ من
کامڕۆ لە جیاتی هەموو تاکێکی کورد و کوردستانی من ئەو خەڵاتە وەربگرم. شەڕەفێکی گەورەیە بوو من کە ئیمڕۆ لە جیاتی هەموو تاکێکی کورد، هەموو تاکێکی کوردستانی، لە جیاتی هەموو دایکە شەهیدێک و دایکە ئەنفالێک، لە جیاتی هەموو گەنجێکی فەیلی بێ سەر و شوێن، لە جیاتی ئەو زاوە یەکشەوی کوڕە بارزانی کە بێ سەر و شوێن کرا، لە جیاتی ئەو دایکە گەرمیانیەی کە هەوسەرەکەی و نۆ کوڕی بە یەک جار لە دەستدا، شەڕەفێکی گەورەیە کە لە جیاتی هەموو ئەمانە لە جیاتی گەلی کوردستان من ئەم خەڵاتە وەربگرم. ڕۆژی 20 ئاداری 2012 بەڕێز مەسعود بارزانی بە بۆنەی هاتنەوەی جەژنی نەتەوەی نەورۆزەوە لە پەیامێکی گرنگ و مێژوویدا ڕایگەیان کەوە لەم ڕۆژەدا زۆر کەس پەیوەندیان دەکرد و داوایان دەکرد لەم ڕۆژەدا موژدەیەکی خۆش و مەزن بە هەموو خەڵکی کوردستان ڕابگەێنین. من دڵنیاتان دەکەم ئینشاءالله پشت بەخوا ئەو ڕۆژە هەر دێت کە ئەم موژدەیەتان پێڕا بگەێنرێت، بەڵام پێویستە لە کاتێکی گونجاودا بێت، بەڵام دڵنیا بن ئەو موژدەیە هەر دێت.